ومێ دەکەین ئەو ڤیددیۆیە ببیتە ئەوەی یەکەم شت خۆت خاوێنکەیەوە. خۆشەویستان، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن مسلمان نینۆکی دەکا، مووی بێنانگری دەکا، مووی خوارێکی دەکاتن. خۆشەویستان، ئەوە پێ دەرێن مووی کلێنجە. سێ سارە ئەوەی هەیە، ئەوە بە نیوبەنج کرایە، ینی ئاگای لێ نەخۆشکە و لە پێش نەخۆشەکەی دەیبڕین. ئەوە دەمانەوێت خەڵک بزانی ناسووری مووی کلێنجە چییە، یعنی ناسوور عوسعوسی. ئەوە لە ژۆرێ کونی هەیە، ئەوانە کونن، گەورە بووەتە ئێرکوانە، ئەوە دیوی ژۆرێتی، ئەوە دیوی ژۆرێتی خۆشەویستان. ئەوە وەکو ئەشکەفتەی لێکردیە، ئەلێ دەچینە ژۆری ئێرکوانە تەمەشا. ئەوە تەمەشا هەموو چێم ئیلتیهابات تێدایە، ئەوە کۆتای ئەشکەفتەکەیە. ئێستا کە ئەوەی دەدڕێنین بزانین چی تێدایە، بزانین چەند مووی تێدا بۆ دەرێت سێ سارە هەیتم. ئەو گەنجەیە سێ سارە بەردەوام لە خوار پشتی لە سەر کلێنجەی ژانی هەیە، چێمی لێ دێتن، پیسایی هەیە، پیساییانی لێ دێتن. تەسەوڕتان دەکرد ئەو هەموو مووی تێدابی؟ تەمەشاکە ئەوە دەریدێنی، ئەوە ئەشکەفتەکەیە، یەک ئەشکەفتی کاملی لێرکوانە دروست کردیە. ئەوە هەموو مووە باشە، تەمەشاکەن ئەوە موو لە شوێن دەرە. ئەو موانە ئێستا پێتان دەرم لە شوێن دەرهاتیە، ئەوە دەبینن، ئەوە هەموو مووە. ئەوە ئیشێکی جوانی لۆکرا بە پشتیوانی خوای گەورە ناگەڕێتەوە، دەبینن ئەوە هەموو مووە. ئەو موانە لە شوێن دەرە، ئەو چێم و ئیلتیهاباتی کردیە. ئەشکەفتەکەم بە کاملی هەر قەرات، ئەوە ئەشکەفتەکەی تەمەشاکەن. ئەلێرکوانە ئەوە لێرکوانە ئەوەی دروست کردبوو، ئەو غورفەی دروست کردبوو، بزان چەند گەورەیە. نابی گۆشتەکەی لێ بکەینەوە. تەمەشاکە یەک پشکە گۆشتی پێوە نییە، بە کۆتەری ینی بە کارەبای هەری دەگرین بە جوانی بە خاوێنی. ئەوە چوو بوو هەتا سەر ئێسکەکەی هەموومان خایەن کردەوە. لە میهرەبانی هەم نرخەکەی گونجاوە، هەم شیفای لەگەرا بە پشتیوانی خوای گەورە و دوعای دەکەین خوای گەورە دەستمان بکاتە شیفا لە بۆیان و چارەسەری وەربگرن و لە پیساتەکەی خوار پشتیان نەجاتیان دەبیتن، کۆتایی تێدێتن بە مووی کلێنجە ناسوور عوسعوسی، پێی دەرێن پایلۆنیدڵ ساینەس. ومێد دەکەین ئەو ڤیددیۆیە ببیتە ئەوەی یەکەم شت خۆت خاوێنکەیەوە. خۆشەویستان، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن مسلمان نینۆکی دەکا، مووی بێنانگری دەکا، مووی خوارێکی دەکاتن، خۆی پاک ڕادەگریتن. هەوڵدەن بیتراشن، بە مەچینەی بیتن، بە مووسی بیتن، بە دەرمانی بیتن، بە هەر ئوسلوبە چ خاوێن دەکەنەوە خۆتان خاوێنکەنەوە. توپ پێتان دەرێ خۆتان خاوێنکەنەوە، دینیش پێتان دەرێ خۆتان خاوێنکەنەوە. ئەی باشە، کاتێک کە خۆت خاوێن کردەوە کاتی لۆ دەگەڕێتەوە، تەندروستی لۆ دەگەڕێتەوە، پارەشی لۆ دەگەڕێتەوە. لۆیەکە ومێد دەکەین گەنجەکانمان بە تایبەتی ئیتیمان بە خاوێن و باوێنی بدەن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.